کاتژمێر 11 خولەک ئاگادار کراینەوە بە بوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە شوقەکانی مامۆستایان. تیم یەکەممان دوای 5 خولەک گەیشتە شوێنی ڕوودا و سوپاس بەخوای گەورە ئاگرەکە نەمانێشتە شەنە بکە و ڕێگریکی تاوامان لە ئاگرەکە کرد و زەرور زیانی گیانی نەبوو ئاگرەکە کەمتر لە نیو کاتژمێر توانرا کۆنتترۆل بکرێت. پشکنینی تاوامان بۆ بیناکان کردووە و تیممان لەسەروێ ئێستا و ئەو کەسانی لەناو بیناکەش بوون تیمی ڕزگارکردمان چۆتە ئەبێ بە ئۆکسجینەوە و ئەو کەسانی کە پێویستیان بەوە بووە کە بە ئەمبوڵانس بگوازرێنەوە هاوکاری تاوامان کردوونە بەس هیچ زیانێکی گیانی ئەو تۆ نەبووە. سوپاس بەخوای گەورە. هۆکارەکەی دیار نییە جارێ لەبەرەوەی ئێمە تەماشای کامێری چاودێری دەکەین و لێکۆڵینەوەی خۆمان دەکەین بەس گومان دەکەین کە ئەو ئاگرانی کە لێرە دەبێت کە بۆ خێرایی دەگوازێتەوە بەهۆی ئەو واجهەیەوەیە کە لە بیناکە هەیە ئەگە بینی فوگای و زوو ئاگرەگرێ باوەی ئەوە گەشتوەتە سەرەوە ئاگرێت. ئەو کەسانەی گلەییان هەیە دەتوانن یاداشتێک پێشکەشکەن ئێمە پشکنینێکی تەواوی بیناکانی ئێرە دەکەین و هەر کەم و کوڕێکە بێ ئێمە دەستنیشانی دەکەین و ڕێکاری یاسایی ئەگرینە بەربەرامبەر.